بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. داوم لذاتي باش پروردگار رحمة و بزي و كرم و سكونتي خوي بسلمانا دابارن دڵ كان مال آرام كاتوا برزان و خوشويستان وعمل خزمة كتابي نيابي الذريعة إلى مكارم الشريعة جيان بسر أبين كزاناي بايا برز الراغب أصفهاني نسيوتي. لم كتابا بشي دومي كتابا كباسي عقل و علم و نطق و أوانا من بوكا لباسي عقل و علم زو اشتي بباسكرين لباسي نطقة هندي لمواضع كاني بباسكردون تايبات مسألة نكردني جدال خو مشغول نكنو خو سرقال نكنو ومجادلة كردن لغا الخلق أمرو باسي نطق و صمت من بوكات وباسي صدق و كذب من بوكا أفرمي قسە کردن خۆی بۆ خۆی نعمەتێکی زۆر گەورەیە کە خۆی گەورە بە ئینسانی عەتا کردووە. ئەگەر دیقەت بدەیت لە قورئانی پیرۆزەوە کە ڕاغب ئەفەرمێ خۆی گەورە فەرمێتی خەلق الئینسان عەلەمەه البەیان، مرۆڤی دروست کردووە بەیانی بە ئینسان عەتا کردووە. ئەفەرمێ ڕاغب خۆی گەورە نەیفەرمێ وعەلەمەه البەیان یعنی خەلق شتێک بێ و بەیانی شتێک بێ نطق ئەڵێ یەک شتە تفسيري كردو تفسيري خلق إنسان شي يعني نطق أو اندقس لإنسان قرنجا كأنما دروز بوني إنسان لبنا يقسي قسي واكا ليك ترتيب بقين قسي واكا كإنسان بتواني حاجة كان يخويبو برامبر بقين قسي فيري علمي أكا قسي برزي أكا قسي نقاشي ودروس أكا. والحال نطق لإنسان فضيلتك زور قوريه بويا راغب أفرمي النطق أشرف ما خص به الإنسان، تايبترين شتي إنسان برسترين شتي إنسان كخوي قرأ بي عطا كردبه وتايبتي كردبه بإنسان ولا غير إنسان أو النبي بريتيلا نطق قصي إنسان. أفرمي حتى هندي للشاعران فرمويا أنا أجر كسي بكيت دوب شوا بشيكي عقليتي يا بشيكي ضليتي بشيكي زمانيتي، يعني مروف دو بشا أو اندقستيا قرنجا كأنما بشك لم مروف بريتيلا قصة كردن وبشك شي بريتيلا عقلي أواني تلهر تموي صورتك دي أمن دب لي برزة كاتيك سيري نطقي إنسانك حد شي خيري إنسانه ولا نطق ولا زمان يودس بيك أي صمت بيدنجي لإنسانا شقرنجي هي أفرمي خوي لأصلا صمت بيدنجي لإنسانا مذمومة شو النطق جاي فضيلتي إنسان صمت بيدنجي همو جمادات مساوين تيا حتى هندق لأجل كان مساوين لصمت لقال إنسانا أو لقساء أجر أجل بيدنج بيو إنسانيش بيدنج بهردي كان مستوان يك أبيته كاتيك قساء كان أميان علمي بي أو يعني علمي بي إن يدر أكو وأفرم الصمت لأصلا لإنسانا باشنية إلا مجر غرس لصمت غرسك حسن به أو بك أم إنسان قصيق نكا كتوشي هلا به يعني قصيق نكا كموقعي خوي وجيجي خوي نبي برسياريان لحكيمة كردوها وتوانا باشا كاميان أفضل ترين إنسان بيدنج به هيان قصبك فرمويتي بيدنجي باشترى حتى وكو بيوست بقصبه كبيوست بقصبه قصة طبعا باشترين كابول إنسان كان باشترين فضيلة ترين شد أو هيك قصبك قفتو قوبك. كلميك من هي إلا قرآن إنصات أفرمي وإذا قرئ القرآن فاستمعوا له وأنصتوا. أجر قرآن خوان لا جوتان ليبو جويلي بقرن فاستمعوا وأنصتوا أنصتوا لقل اصمتوا والله فرقيت شيء صمت لقل أنصتا لقل نصتا فرقيت شيء أفرمي صمت إنسان بيدنگ أبي بلا مرجنية لم كاتي بيدنگ بنا أجي لو مجلس به احتمال خيال رشته وشوي نتر بلام إنصات كاتي خوال قرآن باسي كردو بو قرآن كجول قرآن بو إنصاته به يعني تواو ضلي خوتي بدره خيال دهي شوي نجنبه جولشتي تر نجري تنها ضل وروح لك القرآن به
ئەو کەلیمە جیاوازەکەی بەو شێوازەیە. بۆیە ئەفەرمێ هەندێک لە مفەسرین فەرموویانە فاستمعوا له وأنصتوا، توانە ئەنصتوا تعریفی با بڵێ ئەنصتوا تعریفی واستمعوا ئەکا، فاستمعوا ئەکا. بۆچی تعریفی ئەو ئەکا، پێناسی ئەو ئەکا؟ چکە وتویانە کەلیمەی ئەنصتوا دوو شتی تێیە، هەم کەسەکە بێدەنگ بێ، هەمیش گوێ بگرێ، بەشی گوێگرتنەکەی تێیە. واتە ئینسات کەلیمەکە زۆر گەورەترە لە حتا سومتیش. کابوو لە ئینسانە فەضیلەتێکی زۆر گەورە هەیە کە قسەکردنە. لەناو فەضیلەتی قسەکردنا چی لە ئینسانە زۆر گەورەیە؟ ئەفەرمێ صدق لە ئینسانە لە هەموو شتێک گەورەترە. یعنی لە ئینسانە ئەفضل شتی ئینسان، گەورەترین شتی ئینسان طبعاً عەقڵە، پێشتر باسمان کردووە، بەڵام شتێک هەیە لە عەقڵی پێ دەرئەکەوێ. یعنی ئێستا ئەگەر مەنجەڵی خواردن بێنە، تۆ ئەو کەوچکەی کە پێ ئەکەی بزانی چییە ئەم شتە، ئەم شلێ چه جۆرە شلەیەکە، ئەو کەوچکە ڕێک بریتێ لە زمانی ئینسان، لە نوتقی ئینسان. ئەگەر دوو کەس دابنیشن، کەسێکی عاقڵ و کەسێکی بێ عاقڵ، تۆ نازانی مستەوای عەقڵی ئەم دوانە چەندێکە هەتا قسە ئەکەن. بۆیە زانستی لۆژیک پێوترا و زانستی مەنطق. خۆی زانستی باسی عەقڵە، کەسی باسی نوتقەکە. نوتق زۆر گرنگە. کابوو لە ئینسانە گەورەترین شتێ بریتێ لە عەقڵی. ئەوەی کە عەقڵی دەرەخا بریتێ لە نوتقی. لەناو نوتقا چی زۆر گرنگە لەناو قسەکردنە؟ ئەفەرمێ لەناو قسەکردنی ئینسانە گەورەترین شتێکە بە زمانیا بێ بریتێ لە چی؟ بریتێ لە صدق. ئەوەی ڕازگۆ بێ. وەسێ ڕازگۆیەتی لە ئینسانە بابێکی زۆر واسعە. هەمیشە دوو شت هەن لە ئینسانە، ڕازگۆیەتی هەیە و کەذیب هەیە. صدق و کەذیب هەیە لە بەرامبەر یەکە. علەما زۆر باسی صدقیان کردووە لە ئینسانە و فەضیلەتەکەی و گەورەیەکەی، چکە ئەم کتێبە باسی مەکاریمی ئەخلاقەکە، ئەخلاق بەرزەکان. یعنی بەهێزترین ئەخلاقی زمانی تۆ بریتێ لە صدق و ڕازگۆیی. طبعا ڕازگۆیی لە کردەوە هەیە، ڕازگۆیی لە نیەتە هەیە، ڕازگۆیی لە ئیشارەتە هەیە. ئیشارەت يعلم خائنة الأعين وما تخفي الصدور. جاری وا هەیە ئینسان ممکنە بە چاو درۆ بکە، ممکنە بە ئیشارەت بتوانێت درۆ بکە. بەڵام مەسئلەی زمان کام ئەخلاق لە هەمووی بەرزترە لە زمانە بریتێ لە صدق و ڕازگۆیی. بۆی ئەفەرمێ ئینسان لە مەسئلەی صدقە ئەفضەلترین شتێک کە بەدەستی ئەهێنێ بە هۆی زمانیە و لای خوا پێی نزیکە بێتەوە بریتێ لە چی؟ بریتێ لەو صدقەی کە دەری ئەبڕێ. مەسئلەی صدق و کەذیب ئایا تعریفەکەی چییە؟ عولەما چۆنیان لێک داوەتەوە؟ جاری وا هەیە طبعاً اعتیباری ئینسانەکە هەیە، اعتیباری کەلیمەکەش هەیە. یعنی ذاتی ئەو جملەیە کە ئەوترێ ئایا ڕاستە یا درۆ، لەگەڵ مرۆڤەکە ئایا ڕازگۆیە یان نە، هەردووکی. چونکە پەیامی خوا بەبێ صدق ناگە. يعني دقت بدن پیغمبران عليهم الصلاة والسلام همو صفة صدقيان هبو، سوى صفة صدقيان نبي پیامکیان أو قوة أو جوري نبي. بيركنوا لم آية بيروزة بزانن شون مثلا مروفكش أبي الصادق به كلمة كش أبي الصادق به. الله إذا جاءك المنافقون قالوا نشهد إنك لرسول الله والله يعلم إنك لرسوله. منافق كان هاتن والله پیغمبر صلى الله عليه وآله وسلم أيانود نشهد أنك لرسول الله، أما الشياتية دين كتو بيغمبري خداي أي محمد صلى الله عليه وسلم، والله يعلم إنك لرسوله. خواهي قورا خوشي أقايلي كتو بيغمبري نردرابي أبي، بلام والله يشهد إن المنافقين لكاذبون. خو قسكيان طواب وقسكا بزبري خوان دروزن بون نفركان صدقيان لقل خويانا بكارنا هنا صادقانا كلمة ناخيانا ودرنا أبرا. خوي قرأ فرموانا كاذبا دروزن. بويا مسألة صدق لإنسانا كاتك ألين نيوي إنسان بريتي لزماني ولنا زماني شا قورة ترين شتيك بريتي للصدق آخر أبي الصدق كلا ناخيا وبيت لا اعتقادي وبيت درو كابو صدقك ما نبيت صدقي اعتقاد أو تا منافقين خو زمانيان راستي أكرت والله عقيديان عكسي أو خوي قرنا يعني أو منافق بكاذب. أبي إنسان أويك لناخياتي أويك لسزمانتي يقبي إن جاءك تصدقي طوا كابو أجد تعريفي الصدق والرازقو يبكين ألين صدق أبي الرازقويتي لواقعة رازقو أوش الطواب لذاتي كسكش الطواب. شكو ممكنة ذاتي كسكة طوا نبي لقال أو كلمة يكيله
بۆیە لە درێژایی مێژووی ئومەتی ئیسلامیە چینی نیفاق هەمیشە کاتێک دروست ئەبن کە هێزی ئیسلامی کە زۆر گەورە بێ، کە هێزی ئیسلامی بەهێز ئەبێتە خاوەنی دەوڵەت، ئیتر منافق زۆر ئەبن. منافقی چی زۆر ئەبن؟ اعتقادی. منافقی فعلی هەیە، یعنی هەندێک صفاتی نیفاق هەیە، ئەم بەس بۆ نمونە قسە ئەکا، درۆ ئەکا، وعد ئەدا، خلافە وعد ئەکا، ئەمانە ئەخلاقیاتی منافق. مەرجنی هەر کەسێ ئەمانەی بۆ ئیتر منافقێکی خولەس بێ. منافقی خولەس ئەو کەسەیە کە بە اعتقاد منافقە. ئەوەش تەنها لە زمانێکە دروست ئەبێ کە ئومەتی ئیسلامی لەسەر قاچی خۆیەتی هێزی هەیە. باشە هەر ئێستا وەرن مەسەن دائما لەگەڵ نەک ئیسلامە، غیر ئیسلامی شەروە. ئێستا ئەمریکا مەسەن زلهێزێکە، مەسەن ئەوروپا دیقەت بدەن مەسەن چەند کەسی منافقە بینێ شکل کەلەقیان بۆ ئەکا. باشە بۆ چووکە ئەوانش خۆیان نەزانن ئەوە درۆزنە منافقە، زۆر ئەتیمادی ناخەنە سەر. بۆ چووکە لە کاتی هێزایە، لە کاتی هێزە مەسەلەی نیفاق دەرئەکەوێ. لای مسلمانیش هەر ئەوایە، کاتێ مسلمان یێتە سەر دەسەڵات و حکومداری و ئەوان، ئینجا وردە نیفاق دروست ئەبێ. بەڵام سێرکە لە پرۆسەی نیفاقا ممکنە کەسەکە نوێژەکە، بەڵام نوێژەکە ئایا نوێژێکی سادقانەیە؟ نەخێر، نوێژی نیفاقە. ڕۆژوو ئەگرێ ڕۆژووی صدقە، ناوەڵڵا ئەوش هەر باشە نیفاقە. کەوا بوو ئەم کەسە درۆ لەگەڵ خۆیە ئەکا، کە بوو ئایا لە شەریعەتا درۆکردن لەگەڵ خۆیە ئینسان ئەکرێ درۆ لەگەڵ خۆیە بکە؟ نەخێر، ناکرێ. گەورەترین پلەی صدق ئینسان صدقە لەگەڵ خۆیە. بۆیە ئینسان سەرەتای هەموو شتێکی بێ ئەعتیقادی زەڕەیەک نیفاقی تیانە بێ، زەڕەیەک درۆی تیانە بێ. اینجا دواتر لەگەڵ خوای خۆیە، اینجا لەگەڵ کۆمەڵگا و دەوروبەر و مجتەمەعە. کەوابوو زمانی ئینسان یا صادقیەت لە ئینسانە، زمانی باڵتینی یا سەرەوەی ئینسان، هەردوو حاڵ دەکە بێ پێکی. ئەبێ لەگەڵ خۆیە زۆر ڕازگۆ بێ، لەگەڵ خوای خۆشیە زۆر ڕازگۆ بێ، اینجا لەگەڵ بەندەکانی خۆیە زۆر ڕازگۆ بێ. ئەفەرمێ رحمەتی خوا لە ڕاغب بێ، ئەفەرمێ والصدق أجدر أركان بقاء العالم. ژیان عالم بەچی ئەمێنێتەوە؟ کۆڵەکەی ئەساسی بۆ مانەوەی ئینسانیەت بریتێ لە ڕازگۆیی. یعنی تۆ جاری وایە کەسێکی گەنتەڵ ئەبینی شتێک ئەڵێ شتەکەی تەواوە، باشە دوایی ئەڵێ باشە خەڵک بۆچی باشە ئەو قسەی خۆتەوە چاک بوو، بۆچی خەڵک دانی خێریان پیان نا؟ چونکە ئەزان لەگەڵ خۆیان سادقنیە، ناتوان دانی خێری پیا بنن. هەمیشە ئەو هەیە. بۆیە بەقای عالم هەموو دەوڵەتێک بەقاکەی لەسەر چی؟ لەسەر صدقە بێ. تۆ تەسەوور کە تۆ لە دەوڵەتێکا بژی، پایەکانی دەوڵەت ئەگەر قسەیان کرد درۆ بێ، خەڵک بە درۆزن سەیریان بکە، باشە هیچ متمانەیەک لەنا ئەو دەوڵەتان نامێنێت، چونکە هەرچی قسە ئەکەن کەس بڕۆیان پێ ناکە، چونکە بەقاکە نامێنێ، هێزەکە نامێنێ. دەی هەرچی چاکەکاری هەیە، ڕوکنی نبوات، نەتیجەی تەقوا، هەر هەمووی ئەمانە لەسەر چی؟ لەسەر صدقە. بۆیە ئەفەرمێ یا ئەیها الذین آمنوا اتقوا الله وكونوا مع الصادقين. هو ئیمانداران تەقوای خواتان هەبێ، لەگەڵ ڕازگۆیان نابن، چونکە ڕازگۆیەتی وەها ئەکا کە ئینسانیەت بهێڵێتەوە. کەذیبیش ئینسان لە ئینسانیەت تەواو لا ئەبات، دووری ئەخاتەوە. دەی ئینسان کە خوای گەورە نوتقی پێداوە، واللهی ئەگەر ئینسان بە درۆزن ناسرا، احتیمال لەسەر قسەکەی دانەنرا، يعني احتمال لسان نطقي أم كسرناك، يعني احتمال لسان عقلي أم كسرناك، يعني احتمال لسان أم كسرني. بون ونبوني مساوي أوقات. حياتي تو الصدق وبالسراوة. كذبش هم حالته كانت أبات. جاري وهي أخوي قرباسي عند المروفة كان أكا أولئك كالأنعام يا إنهم إلا كالأنعام بل هم أضل. وكو أجل كان وان لا أجل كان كمتر هو كاركيتش نبوني صدقة، نبوني الرازقويتية. بلام هندي بابت هي لكذبة أبي أقام لبي سام همو إنسانية متفقة لسروي صدق بهسترين بلاي إنسانيته، كذبش خرابترين يعني كبروا خواروا أبا. بلام هندي جار كذب هي الرقي في أدري مجالي وأكريته. رحمتي خوال الراغب بأفرميه نمونه هنا نو بعد روج به. هسه زور كات باوكو ده كان شيروكي بومن الله كان دروس أكن باسي أكن. أيوة بكذب لسريع أنو سريعنا. أفرمي أوي لبابي اعتبار مثلا بكذب حساب ناكر لإنسانا. بو چونك خودي أم بابتك بلاي كسك وقرنية شون بو أي ردا وكبو يا نبوة. هدفك هي لبشتي وسيري هدفك أكري. بو الكذب سخطة بابلان كذب صدقة علماء الله آية
کەذیب خۆی بۆ خۆی زەرری هەیە صدق خۆی بۆ خۆی یان بۆ دەوروبەر زەرر و نەفعیان هەیە کامیان بۆی ئەفەرمێ ئەگەر دیقەت بدەی بۆ نمونە مەسەلەن کەسێک باسەکات مەسەلەن بۆ کەسێکی تر چیرۆکێکی داستانێکی هێناوە ئەڵێ وەکو نمونە ئەم داستانە ئەهێنرێتەوە کە شێرێک لەگەڵ گورگێکە لەگەڵ ڕێویەکە ئەڵێ هاتن پەلاماریاندا کەروێشکێکیان گرت و وشترێکی گەورەیان گرت و بزن مژەیەکیشیان گرت یا بەڵێ ئاسکێکیان گرت ئەڵێ شێرەکە ڕووی کردە گورگەکە پێی وتی ئادەی بەشی کە لە بینمانە با تۆ حاکەممان بی ئەڵێ وتی وەڵا خوا بەشی کردووە گەورەکەیان بۆ تۆ وشترەکە ماوەنداوەدەی ئاسکەکەش بۆ من کورە و کەروێشکە گەڕەش بۆ ئەم ڕێویە گەڕ ئەڵێ زۆری پێ ناخۆش بوو دەم و چاوی یا بەیەکە و مڕەمڕێکی کرد و ئەمانە وتی بەخوا تۆ بە کەڵک نایە ئادەی ڕێوی تۆ بۆمان بەشکە وتی قوربان یەکەم جار کامیان زۆر گەورەی بیخۆ کە بریتێ لە وشترەکە دوای ئەو ئەگە تێرە نەخوارد ئاتیادی ئاسکەکەش بخۆ ئەگە تێرە نەخۆ کە کەروێشەکەش هەر بۆ تۆ هەرسێکی مڵکی تۆیە قوربان وتی ئەوەیە عەدالەت بزان چۆن تێگەیشتووە ئەوە چۆن فێر بووی ئەو عەدالەتە جوانە وتی بە لەرزە لەرزی و گورگەکە تێگەیشتم کە سەیری ڕەنگیم کرد کە ئەوە ڕەساسی هەڵگەڕا و ترسی لێ نیشتووە لەبەر مڕی تۆ لە حیبەتی ئەوە فێری ئەم عەدالەتە بوو تەواو وەکو نمونەیەکی ڕێتەوە بەڵام لە پشتەوە فعلا يعني ئینسانیەت جاری وا هەیە لە تەقسیمی ئەرزاقا تەسەوور کە گەورەی ئەدەیتێ بچووکی ئەدەی هەمووی ئەدەیتێ هێشتا تێر نابێت هێشتا هەر پەلامار ئەدە یان خۆی گەور لە قورئانە نمونە بۆ ئێمە ئەهێنێتەوە یەکێک لە نمونەکان لە باسی داود عليه السلام طبعا یەکێک لەو ئاەتانی کە لە قورئانی پیرۆزە مفسرین زۆر اختلافیان لەسەر تفسیرەکەی هەیە أم آياتي إن هذا أخي له 99 نعجة ولي نعجة واحدة دو كساتنا لاي داود عليه السلام كان أي داود أما كيشا من هي وتي فرمو كيشا كانتان يكي كان وتي أما براما نوتو نو بزني هي من جيك بزن هي استهاتو أو بزني من يجبري باشا هول أدا حرشونا بأمم لداجيركا دیقەت بدە ئەلێرە علەما هاتون مفسرین اختلافێکیان بۆ دروست بوو ئەم نمونە بۆچی خوا هێناوێتەوە بۆ داود عليه السلام هەندێک هاتوون لە با بڵێن ئیسرائیلیەکان هاتوون لە تەفاسیری ئیسرائیلەکان زۆر ئەمە هاتووە کە داود عليه السلام حاشا لە داود چونکە ئێمە پێغەمبەران عەلەیهیموس سەلام زۆر بە نەزیه سێرەکەین ئەڵێ 99 خێزانی هەبوو ئەویست خێزانی دەیەم بهێنێ کە خێزانی کەسێکی تر بوو لە قائیدەکانی جێشەکە وەڵحاڵ هەنێ ئیسرائیلە لەو بابەتە نووسراوە هەندێک ترە فەرموون نە ئەو بابەتە ڕەبتی بە ئەوە نییە بە مەسەلەی ئەو ئیسرائیلیاتەوە کە باس کراوە داود عليه السلام خۆی بۆ خۆی نەیئەهێشت هیچ کەسێک نەفەسێکی هەبێ محاولەی ئەکرد ئەم پەیامەی خۆی بەسەر هەموو زەویە بڵاو کاتەوە مەجالی هیچ کەسێکی نەئەدا بۆیە ئەم مەسئلەی پێ حەل نەبوو ففهمناها سليمان خوا أفرمي القرآن أما سليمان من تيجان كحليب كبخوي حل نكرة وتمهما كان نوتو نوع علم تهبه تمعنا كيتا علمي كتريش مرجنيته هموشتك بزاني مرجني خاوني هموشتك بي نمونا آية خدي أمشتر رويداوة الراغب أصفاني أفرمي خدي أمشتو أم نمونه هنا نوا رويداوة كدوكس هاتون بلا ما بس لما يكي كان الله نو بزنم هيو باشا أبي تريان يك بزنيه والله خدي أمنا ونو بزن يك بزني النبو أفرمي هردو كان ملائكة دبون تنها لبيناوي تيجان دني داود عليه السلام كبزاني أو هموشتك نازاني ممكن كركي سليمان هموشتك كان تيبقى بويا أمانة من نموني قرآن مرجني لواقعة أمشتا بوبيت والله من نموني هنتو يعني خو يقول القرآن أفرمي كمثل حبة أنبتت 7 سنابل في كل سنبلة 100 حبة نمونه او کسی انفاق کله پناوی خوای ابخشی ما هم جاری الله ببخشی یک بده خوا بود برکات و مرجنی یک بده افرمو کو دنک گن مگوای بی خیت ناو زبیو حوقلی جوان درکاو هری شغل قولا کان صدانه درکاو خو ام قیاس هاته ورده مرجنی درچه اما نمونه خوای هنتو لدواي اما شو والله يزيد ها خو يقول لو لدواي وشو زياده كان مرجني يك بحوصد اجر ورقري والله لو شي يك بحود مليون اجر ورقري لو اتش فلسه بكيت خير باشا بو فرمايشت من هي في غمري صلى الله عليه وآله وسلم فرمت سبق دينار 2000 دينار
1 دینار پێش 2000 دینار نەک 2000 دیناری دایەوە. ئەوە ئەگەڕێتەوە سەر سەدقی کەسێکە و ئیخلاسیکە. مهمە بەس چییە؟ لێرە نمونە هاتووەتەوە لە قورئانە. ئەم نمونە جوانانەی کە لە قورئانە هێتەوە ئایا دقیق خۆ ممکنە دقیق ئەو شتە ڕوو بدات، بەڵام ئەمە نمونەیە بۆ ئینسانەکان کە تێبگەن کەوابوو لە نمونەیە ئەوە ڕاقی پێمان بڵێ ئەگەر شتێکیش واقعی خۆی نەبوو لە پێناوی نمونەیە هاتەوە قەیناک. زۆر کات بووە دایک و باوک مەسەن چیرۆکێکی خۆی دروست کردو بۆ مناڵەکەی، قسەی بۆ مناڵەکەی کردو، سفیرۆکێکی بۆ دروست کردو. ئایا ئەوە بە درۆ لەسەری ئەنووسرێ؟ ڕاغی بەفەرمێ بە درۆ لەسەری نانووسرێ. مەسئلەی صدق و کەذب کامەی چاکە کامەی خراپە چۆن؟ ئەفەرمێ هەندێ وتویانە خودی خۆی صدق خودی خۆی کەذب، خودی خۆی ئەم باش و ئەم خراپ، ئەسڵەکەی ذاتەکەی. بەڵام کاتێک کە سەیری مەنافعەکان ئەکەی وتویانە با بڵێن ئوسولیین و متەکەلیمین زۆر قسەیان لەسەر ئەم بابەتە کردووە. ئایا مەنافعەکان منفعەت جاری وا هەیە؟ ئێمە سەیری منفعەتەکەین جاری وایە سەیری ئەسڵەکەین. ئەگەر سەیری ئەسڵکەین هیچ مەجالاتێ نامێتەوە، بەڵام سەیری ئەم فەرمودەی پێغەمبەرکان صلی الله عليه وسلم سەیری نەتیجە ئەکا. ئەفەرمێ چی؟ ئەفەرمێ لا يحسن الكذب إلا في 3. درۆ باشە لە هیچ شوێنێکە چاک نییە ئیلا لە 3 شوێنان نەبێ. 3 شوێنەکە کوێیە؟ یەکەمیان ئیصلاح ذات البین، 2 کەس بینیان تێک چووە کە تۆ ئەچی لە بینیانە خۆ نابێت دقیق بڵێ وەڵا لەبەرەوەی ڕازگوێتیە ئەو جوێنێکی پێدا ڕێک جوێنەکە بۆ خۆی نەقڵکەیتەوە بۆ ئەمبەر. ئەمە ناکاتە ئیصلاحی ذات البین. ئەچیتە ئەو بەرەوە باسی جوێنەکە ناکەی، بڕێکی لێ ئەشاریتەوە، بڕێ قسەی جوانی بۆ ئەەکەی، محاولە ئەەکەی. ئەمە پێ ناوترێ کەذب. خۆی لە ئەسڵە ئەگەر سەیری ئەمەکەم لە حەقیقەتە ئەمە درۆیە، بەڵام لەبەر مەنافعەکان چکە سەیری مەنافع ئەکرێ ئەم درۆیە منفعەتی صدقی هەیە، بە ئەندازی صدق سوودی هەیە. بۆیە لەویا پێ ناوترێ پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئەفەرمێ ئەگەرچی ناویشی کەذب بێ وەکو کەذب باسی کردو، بەڵام لە حەقیقەتە نە. یان ئەفەرمێ پیاوێک لەگەڵ خێزانەکەیە، باشە ئەگەر خۆشی نەوی سەر بڵێ خۆشمێ باشە. یان هەر بابەتێکی تر لەو بابەتانە جاری وا هەیە مەسەلەن لەو ئەچێ کابرا پارەی پێ نەبێ، خێزانەکەی داوای شتێک ئەکا، تەخیری ئەکا، پەلەمەکە ئینشاءڵڵا کاسبێکم کردووە بەشکم سەرکەوتوو بێ با نەشی کردبێ، هەر دروستە بۆ چکە نەفعەکە تێکنەچوونی ماڵەکەی. لەوێ تێکنەچوونی نێوان 2 کەس، لێرە تێکنەچوونی خێزانێک اعتیبارە کرد. لە کاتی جەنگە یەکە لەو کاتانەی کە مەجالاتی درۆ بۆ ئومەتی پێغەمبەر صلی الله عليه و سلم ئەکرێتەوە بە شەرتێ نەفعی ئەو درۆیە هەبێ، نەک درۆیەکی گشتی. بە نمونە مەسەلەن کەسێکی ئیماندار ئەگیرێ پرسیاری لێ ئەکرێ ئایا موسڵمانان لە فڵانە شوێنە هەن؟ ئەو ئەزانێ لەو شوێنە هەن، ئەڵێ نەخێر نین، خۆمە درۆیە، بەڵام سەیرەکەی ئەبێتە نەفع بۆ ئومەتی پێغەمبەر صلی الله عليه و سلم. یان ئەگەر سەیری پێغەمبەر ئەکەی صلی الله عليه وسلم لە کاتی غەزوەی بەدرە، فەرمووی کابرای عەرەب لێ پرسیاری لێکردن وتی ئێوە لە کێن، لە چه عەشرەتێکن؟ فەرمووی نحن من الماء. من الماء يعني ئەمە لە ئەسڵمان لە ئاوە دروست کراوین. دەی کابرا وا تێگەیشت، ئیهامێک بەرامبەر وا تێگەیشت کە ئەمانە لە عەشرەتی ئاون یا لە کەنار دەریاوە هاتوون. جۆرێک لە خەڵەتاندنی بەرامبەری تێ، بەڵام نەفعی تێیە. جۆرێک لە کەذیب هەیە. یان ئیبراهیم عەلەیهی السەلام ئەو ڕۆژەی کە بتەکانی شکان نەڕۆشت وتیان بۆچی نایوتی ئینی سەقیم، نەخۆشم، نەخۆشیش نەبوو. باشە دوایی وتیان کێ ئەمەی کردووە؟ وتی کەبیڕۆ، گەورەکەیان لەو پرسیارکەن ئەو مادام ئەو تەورە بەسەر شانیەوە دیارە ئەو هەمویانی شکانەوە بەسەریەکە. بۆیە مەسئلەی کەذب لە حەقیقەتی کەذیبە سەیری منفعەتەکان ئەکرێ. لەکوێ منفعەتی صدق درا ناوی لێ ئەنێن صدق، لەکوێ منفعەتی جاری وایە صدقە، بەڵام منفعەتەکەی خراپ نابێ بوترێ، مەرجنی هەموو صدقێ بوترێ. جاری وایە کەسێک هەڵێ وەڵڵا ئەوەی ڕاتە بۆ نمونە غەیبەتی کەسێکە خۆشتەکەی تایە، هەلای خۆمان عادەتە ئەڵێ کوڕە وەڵا یا بەخۆ یاڵێ بەخۆشی ئەڵێم یاڵێ وەڵا تایەتی، قەیناکە تایەتی، ئەگەر تایە بێ غەیبەتە جا خۆ تایە نەبێ ئەو بۆهتانە. بۆیە لە شەریعەتە سەیری هەموو ئەو لایەنانە ئەکرێ. کاتێک کە تۆ سەیری صدق ئەەکەی پێناسەکەی صدق ئەخوێنیتەوە و سەیری کەذیب ئەەکەی سەیری ئەەکەی لەکوێ مەجالات منفعەتیدا شەریعەت بە ئەندازی منفعەتەکە مەجالت بۆ ئەکاتەوە. کە ئەڵێن بە ئەندازی منفعەتەکە مەرج نییە بڵێ وەڵا لەبەرەوەی ئیصلاحی ذات البین حەچی درۆیە بیکە لە بەراون، نا،
تەنها ئەو درۆی کە ئەزانێ بە مەظەنەی خۆی چونکە عەقڵی ئینسان زۆر ئیعتیباری بۆ کراوە لە شەرعە ئەم ئینسانە بە عەقڵی خۆی ئەزانێ ئەم شتە منفعەتی هەیە خوا ئەوەندەی احترام لەو عەقڵ و اعتیقادەی ئەو گرتووە مەجالی ئەوەی داوە کە ئەلێوە درۆیە بکا بە پێی اعتیقادی خۆی چونکە ئەزانێ ئەم کەلیمەی ئەگەر درۆژ بێ ئیسفادەی هەیە بینی ئەم دوو کەسە چاک ئەکاتەوە والإصلاح ذات البين هرچی ئەو درۆیانە ئەکرێن هیچیان بە درۆ حساب ناکرێن لەسەر کەسەکە گوناهبار نابێت لەسەری چونکە هەدەفەکە لە پشتیەوە هەدەفێکی چاک طبعا لە درۆیە پلەبەندی هەیە لە سەدقیشا پلەبەندی هەیە جۆرێک لە جۆرەکانی سەدق کە زۆر پلەی بەرزە ئەوەی ئینسان سادقە لەگەڵ خۆی و لەگەڵ خوای خۆیە پلەیەکی زۆر بەرزە یعنی تۆ مەسەن لە نوێژەکە ئەڵێ ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعین بەس تۆ ئەپەرستم یا ئیلاهی بەس داوای کۆمەک لە تۆ ئەکەم یا ئیلاهی چەند شیرینە ئینسان لەگەڵ ئەم کەلیماتانە خۆی صادق بێ لەگەڵ خۆشیان ڕازگۆ بێ ئەوە بەرزترین پلەی سدقە دواتر پلەی لەگەڵ ئینسانەکانەیە دەست پێ ئەکە لە کەذیبیشە سبحان الله جۆری کەذیب هەیە ئەوەندە ئەقبەح و شەنیعە جا طبعا كذب طبعا إلا بسودي هبه أفرمي هندي درو هي نسودي الدنيا هي نآخرة لو أقبحترين وناشينترين جوري درو هي السودي نبو الدنيا كسك نبو آخرتي كسك هي جسفادي كنية ألكو هرهم وزر لسريكو أبته يعني جاري وهي كسك كدروءك يا أي خوي شيرين كا يا أي خوي برته بيشو جاري وهيج أمانة شيء لبشتوني هر زمان راحت ودروءك بۆیە مەسئلەی درۆ زۆر خەتەرێکی گەورەیە بێ ئینسان ئاگای لە پلەبەندیەکان بێ هەموو درۆیەک یەک جۆر گوناه نییە بەسەرتەوە درۆی وا هەیە کۆڵەکەی زۆر قورسە لە قیامەتە درۆی وا هەیە خوێنی تێکە لەبەر یەک درۆ ئەوە ئەوانە هەموو لەسەر ئەو کەسە کۆبنەوە کە یەکەم جار درۆکەی کردو کە ئەو کەلیمەی وتووە وردە بڵاوی پێکراوە چەند کەس وتوێتی و یعنی گوناه و بارەکەی هەموو لە کۆڵی ئەمە چۆن لە سدقا پلەبەندی هەیە و ئەجر هەیە و فەزیلەتی لا کەذیبەکەش ئەو هەیە جاری وا هەیە کەسەکە بەهۆی یەک درۆوە تەواو دنیای لە تاریکە بێ بۆیە زۆر ئەبێ ئاگەمە لە مەسائیلی درۆ بێ ئەنواع و ئەشکاڵی درۆ ئینسان جاری وا هەیە قسەیەک دروستەکە هیچ ئەسڵ و ئەساسێکی نییە و هیچ ئیسفادەیەکیشی نییە و هەندێک جار زیاد و کەمی لە قسەیە ئەکا شتێکی بیستووە نیوەی ئەگێڕێتەوە نیوەی ناگێڕێتەوە یان بڕێکی زیاتر قسە ئەکا بەتایبەتی ئەهلی عێراق لە علومی حەدیثە زۆر باس کراون کە مەشهورن بەوەی کە ئەفەرمێ ئەگەر حەدیثێ بەهاتە عێراق بستێ وایە کە لە عێراق دەرسووە بووە ذیراعێک ئەوەندە کەلیماتیان پێوە ئەنات پێیان زیاد ئەکرد بۆیە ئەبێ لە مەسەلەی نەقڵە حتى ئینسانی مسلمان ئەبێ زۆر بە وریایی مامەڵەکە زیاد و کەم نەکە کەلیماتەکان وەکو خۆیان بە شێوازی خۆیان بگەێنێ تەخمیناتی خۆی نەخاتە سەر ئەوە یعنی فکری خۆی بەشە خەیاڵی خۆی نەخاتە ناوی تەبەنیکێ لە کێشەکانی بەعامی عێراق ئەوەیە لە حفظە خەیاڵاتی خۆیان داخڵەکەن بنمونە مەسەن ڕووداوێک ببینێ ناتوانێت ڕووداوەکە وەکو خۆی بژێڕێتەوە حتا ئیعلامیشی هەر ئەوە دقیق نییە بتوانێت نەقلی شتەکان وەکو خۆی بکە بڕێ زیادەی ئەکا بڕێ کەمی ئەکا شپرزی ئەکا سەرگوێلاکی ئەشکێنە بە عەقیدەی خۆی ئەیگێڕێتەوە طبعا گێڕانەوەی هەواڵەکانە ئینسان نابێ بە ئاعتیقادی خۆی شت بگێڕێتەوە ئەبێت چۆن واقعەکەی بینی و بۆ شێوازە بگێڕێتەوە یەک مەسئلە ماوە لە خزمەتانە باسی بکەم مەسئلەی چۆن ئینسان واز لە درۆ بێنێ طبعا حکەمای کۆن زۆر قسەیان کردو فەرموویانە ممکنە دز واز لە دزی بێنێ کورە ممکنە کەسێکە ئارەخۆرە واز بێنێ یعنی وتویانە هەموو جۆرە گوناهبارێکمان بینی و واز بێنێ کەچی درۆزنمان نەبینی و واز بێن زۆر بە زەحمەت ئەتوانێ زۆر بە زەحمەت ئەتوانێت درۆ لە لای خۆی هەڵکەنێ تەسەوور کە مەسەلەن گوناهێکی ترت هەیە غەیری درۆ ممکنە تەوبەیەکی سادقانە بینی خۆت و خوا ئەکەیت و تەواو نەجاتە درۆ زۆر بە زەحمەت بە ممارەسە بە جەنگێکی زۆر گەورە لەگەڵ خۆت اینجا نەجاتە ئەبێلی بۆیە ئینسان جاری وا هەیە تووشی درۆ ئەبێ ئەگەر زوو فریای خۆی نەکەی و کۆنتڕۆڵیکە و جەنگێکی زۆر گەورە لەگەڵ دەرونی خۆی ناکە نەجاتی نابێ جاری وا هەیە درۆ لای ئینسان ئەبێتە شیرینی ناتوانێ وازی لێ بێن دووبارەی ئەکاتەوە سەد بارەی ئەکاتەوە ئەگەر ڕۆژێکە چەند جارێک ئەو درۆیان نەکە ئیسراحەت ناکە وە مەسائیلی درۆ
وازهێنانی زۆر ئەستەم و زەحمەتە بۆیە مناڵ لە ئەوڵەوە لە سەرەتای ژیانەوە ئەبێ زۆر تەرکیزی لەسەر بێکە فێری درۆ نەبێ فێری تێکەڵکردنی خەیاڵاتی خۆی بە قسە نەبێ فێر ئەبێ زۆر کار لەسەر ئەمە بکەی چونکە ئەگەر مناڵ کە تووشی درۆ ئەبێ دواتر پێی چارەسەر ناکرێت کە گەورە بووی زۆر بە زەحمەت اینجا ئەفەرمێ سوبحان الله لە مەشیەخەتی ئینسانە کە ئینسان پیر ئەبێ یەکێک لەو عیبانەی کە زۆر زوو دەرەکەون بریتێ لە دروی تەمان لە گەنجیە ممکنە مەسەن درۆکانی خۆی بشارێتەوە وانیە جاری وایە مەسەلێکە بۆ وەختی خۆی کە حاجی وەزانم تۆ بۆتە گێڕانەوە مناڵ بووی ئەیوە جەماعەتێ لە چایخانەیەکە دانیشتون نەفەرێکی درۆزن هاتووە ئەمانە وتوێتی وڵای گوێم لە دەنگی باڕەباری بزنێ و بە ئاسمانەوە برا ڕۆ لەم درۆڵە خەڵکەم کوتیان بەسەری خۆیاڵە نەفەرە لێ وتی جەبرا بۆکەن لەو چێت داڵێ بردبێتی بۆ ئاسمان بخۆتی ئەشەد و ئەوە قسەی پیاو ئەوە تاڵ ئەڵێ هەردووکە هەر درۆ بوون بەڵام ئەمەیان بە چ شێوازە تەرتیبی کرد ئەمەیان تەرتیبنە بەس لە پیرە تەرتیبی پێ ناکرد ئەفەرمێکە لە کێشەکان ئەوەی لە پیریایەکە لەو عیبانەی کە لە ئینسانە دەرەکەوێ بریتێ لەوەی کە زمانی خۆی لەسەر سدق ڕانەهێنا لەسەر ڕازگۆیی ڕانەهێنا بۆیە ڕازگۆییەکە لەو بابەتانەی کە جوانترین نیعمەتی خۆیە بەسەر تۆوە کە زمانی پێداوی زمانەکە لە شوێنی خۆیان بەکاربێنی کە بریتێ لە صدق و ڕازگۆیی داوامە لە ذاتی پاکی پەروەردگار کە ڕەحمەت و بەزەی و کەڕەمی خۆی بەسەرمانە ببارێنێ خۆی لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە لە گوناهەکانمان ببوورە یا رب العالمین گوناهی بە ئاشکرا کردومانە عەفومان کە گوناهی بە پەنهان کردومانە عەفومان کە زمانمان لە شتێکە قسەی کردو کە کاری ئێمە نەبوو عەفومان کە بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە لێمان خۆش بە یا رب العالمین کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە یا ئەکرەم الئەکرەمین خۆی داوە لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزت بە ئیسمی عەظەمت دڵمان ئارام کە ماڵەکانمان ئارام کە ژیانمان پڕ ئارامی کە ڕۆحمان ئاسوودە و ئارام کە یا ئەکرەم الئەکرەمین خۆی داوە لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزت بە ئیسمی عەظەمت نەخۆشیەکانمان شیفا بۆ بنێرە نەخۆشیە مادی و معنەویەکانمان شیفا بۆ بنێرە نەخۆشیێک پێمان زانیوە یا پێمان نەزانیوە شیفامان بۆ بنێرە تو گەورەی خۆت خوایە دڵەکانمان لە نێوان دوو پەنجەی تۆیان یا ئیلاهی ئارامیان بۆ بنێرە ئیلاهی دڵمان ئارام کەرەوە ئیلاهی ڕۆحمان ئاسوودەکە ئیلاهی کەڕەم و ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێنە ئیلاهی داوا لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە لێ خۆشبوونی خۆت بەسەرمانە ببارێنە ڕزقی حەڵاڵی خۆت بەسەرمانە ببارێنە ئیلاهی ئەومان بێ حاڵ و ماڵە ماڵداریکە ئەومان بێ مناڵە مناڵی پێعەتاکە ئەومان بە مناڵە مناڵی ساڵحکە ئیلاهی ئەومان کێشەیەکی هەیە بۆی چارەسەرکە تو گەورەی خۆت خوایە ئەمە هەموومان محتاجی گەورەی تۆن محتاجی فەضیلەتی تۆین یا ئیلاهی بە گەورەی خۆت گرفتەکانمان چارەسەرکە دەرگاکانی خێر بەسەرمانە بکەرەوە لێمان خۆش بە یا ئیلاهی داوا لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە مەجلیسەکانمان پڕ نور کە پڕ بەرەکەت کە پڕ ئیمان کە سەلامەتمان کە یا رب العالمین لە فتنەکانی ئاخری زەمان بمان پارێزە ئیلاهی قەت سپاردە لای تۆ زایە نەبووە وا ئێمە خۆمان سپاردەی تۆ کرد یا ئیلاهی ئیمانی خۆمان سپاردەی تۆ کرد ڕۆحی خۆمان سپاردەی تۆ کرد دڵی خۆمان سپاردەی تۆ کرد تو گەورەی خۆت دامەزراومان کە تو گەورەی خۆت پەنامان بدە لە خراپەکان یا رب العالمین خوای گیان داوات لێ ئەکەین هیچ کاتێ سپاردەت زایە نەکردو ئێمەش زایە مەکە لەم کاروان و ڕێگایە یا رب العالمین خوای قبوڵمان کە لای خۆت یا ئەکرەم الئەکرەمین خوای ئەم ساڵی بەسەرمانە هاتووە بیکەرە باشترین ساڵەکانی ژیانمان پڕیکە لە تاعەت بۆمان پڕیکە لە خواناسی بۆمان یا ئیلاهی داوات لێ ئەکەین سڵاوی ئەم دڵانەی ئێمە بگەینە پێغەمبەر صلی الله عليه وسلم یەک ناومان لە خزمەتیا بێنە باسمان کە بە شیرینی لە خزمەتیا یا ئەکرەم الئەکرەمین ئیلاهی ئەگەرچی خەتابار و گونەهبار بین ئەگەرچی شەرمەندە بین بەخوا بە دڵ پێغەمبەرمان صلی الله عليه وسلم خۆشەوێ دەیا ئیلاهی ئەم خۆشەویستەی دڵی ئێمە پێ بگەێنە یا ئیلاهی ئەم خۆشەویستەی دڵی ئێمە پێ بگەێنە یا ئیلاهی ئەم خۆشەویستەی دڵی ئێمە پێ بگەێنە آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خوي قول لقناهي من شيء وجبوري وخالي من قبلك وفضل يا ربي